سڵاو و ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت دێوەی ئازیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی سەرەتا سەردێڕێی گرنگترین هەواڵەکان. چالاکی تەبلیغی لاوانی شۆڕژگەڕی سنا دژ بە هەڵبژاردنەکانی مەجلیسی ڕژیم. داخوازی بەندکراوانی زیندانی ورمێ بۆ دوورخستنەوەی سەرۆکی و بەندیخانە. کوژران و برینداربوونی سێ کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆی جادەی کامیاران. مانگرتنی کرێکارانی کۆمپانیای کۆکردنەوەی زەبڵ لە دووکان و پیرەمەگرون. دەست بە سەرکردنی 30 تێرۆریستی سەر بە داعش لە هەرێمی کوردستان. سەپاندنی تۆمەتی بێڕەزی بە پێغەمبەر بەسەر سابر باڵاندا لە زیندانی شیراز. وای دامە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و باشووری لوبنان. درێژەی هەواڵەکان. چالاکی تەبلیغی لاوانی شۆڕژگەڕی سنا دژ بە هەڵبژاردنەکانی مەجلیسی ڕژیم. بەپێی هەواڵی گەیشتوو شەوی پێنجشەممە سێ ڕۆژشەممە کۆمەڵک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری سنا دژ بە شانۆی هەڵبژاردنەکانی مەجلیسی کۆماری ئیسلامی لە کێوی ئاویەر چالاکیان ئەنجامدا. بەپێی ئەو راپۆرتە گەنجانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی سنا بە بڵاوکردنەوەی تراکت و نووسینی درۆژ سۆسیالیزمیان وەکو ئالتەرناتیڤێکی بەهێز بۆ ڕۆژی دوای ڕووخانی کۆماری ئیسلامی ناوبرد. چالاکوانان دروشمەکانی بژی کۆمەڵە و بژی حیزبی کۆمۆنیستی ئێران، بژی هاوڕێیان حەمەحسین کەریمی و عومەر فەیزی، بژی خوشکانی ڕۆستەم گورجی نابۆ هەڵبژاردنەکانی 1402 ئازادی و بەرابەری حکوومەتی شۆڕایی و بژی سۆسیالیزمیان بەسەر دیوار شەقام و تابلۆکانی دەوروبەری شاری سنە و کێوی ئاویەردا نەخشاند. داخوازی بەندکراوانی زیندانی ورمێ بۆ دوورخستنەوەی سەرۆکیە و بەندیخانە. ڕۆژی پێنجشەممە 800 بەندکراوی ڕاگیراو لە زیندانی ورمێ لە نامەیەکدا بۆ سەرۆکی دەستگای قەزای ڕژیم خوازیاری لەسەر کار دوورخستنەوەی پەیمان خانزادە سەرۆکیە و بەندیخانەیە بوون. بەپێی راپۆرتەکان 800 بەندکراوی زیندانی ورمێ لە نامەیەکدا ئاماژەیان بە ئازار و ئەشکەنجەی بەندکراوان و بنەماڵەکانیان لەلایەن پەیمان خانزادە سەرۆکیە و زیندانە کردووە. بەندکراوان ڕایانگەیاندووە کە لە چەند مانگی ڕابردوودا ئەشکەنجە و ئازاری مامورانی زیندان بووەتە هۆی خۆکوژی چەند بەندکراوی و بەندیخانە. بەوتێ بەندکراوانی ئیمکاناتی ڕەفاهی بە ئەنقەست لە زیندانیان زەوت دەکرێت و بەرپرسانی زیندان وەکو ئامرازێک بۆ ئەشکەنجەدان کەڵکی لێوەردەگرن. هەروەها هەندێک ژووری تایبەت بە ناوی بەندی پاک بۆ ئەشکەنجەی دەرونی سازکراوە کە بارودۆخیان لە بەندەکانی تاکە کەسی زۆر خراپترە و تا ئێستا چەند بەندکراو لەو بەندە دەستیان داوەتە خۆکوژی و گیانیان لەدەستا. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنوورەکانی سەقز و نەوسود. ڕۆژانی سێشەممە و چوارشەممە 1 و 2 ڕەشەممە دوو کۆڵبەر بە ناوەکانی ڕەحمان ڕەحمانی زادە و کازم عوسمانی لە لانێزەکانی حکوومەتەوە لە سنوورەکانی نەوسود و سەقز بریندار کرا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی سێشەممە هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسود کۆڵبەرێکی خەڵکی سەلاسی باوەجانی بە ناوی ڕەحمان ڕەحمانزادەیان دەست بەسەر و بە سەختی ئەشکەنجەداوە بە جۆرێک کە سەر و دەستی شکاوە و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. هەروەها شەوی چوارشەممە هێزە سنووریەکانی بەستام لە شارستانی سەقز کۆمەڵە کۆڵبەریان داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئاکامی و هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی ئەو شارە بە ناوی کازم عوسمانی تەمەن 28 ساڵ بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی شەفا کرا. کوژران و برینداربوونی سێ کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆی جادەی کامیاران. شەوی پێنجشەممە سێ ڕۆژشەممە بەهۆی بەریەککەوتنی سێ بار هەڵگر لە مرەی مرواری سەر بە شاری کامیاران دوو کەس گیانیان لەدەستدا و کەسێکی دیکەش بریندار بوو. بەپێی راپۆرتەکان دوو بار هەڵگر لە جادەی نێوان سنە بۆ کامیاران لەگەڵ تانکەرێکی سوتەمەنی پێکیانداداوە و بەهۆیەوە دوو شۆفێری بار هەڵگرەکان لە نێو ئاگردا سوتاون و شۆفێرێکی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. شایانی باسە کە ماوەی 20 ساڵە حکوومەت بەڵێنی دروستکردنی ئۆتۆبانی میاندووە و کرماشانی داوە بەڵام هێشتا بەڵێنیەکانی جێبەجێ نەکردووە. لە حاڵێکدا ئەو جادە ترانزیتیە داهاتێکی زۆری بۆ حکوومەت هەیە بەڵام
ڕژێمی جەنایەتکاری ئیسلامی هیچ بایەخێک بە ژیانی خەڵک نادات و ساڵانە بە دەیان کەس لەو جادە بەهۆی نەبوونی ئیمەنی دەبنە قوربانی. مانگرتنی کرێکارانی کۆمپانیای کۆکردنەوەی زبڵ لە دووکان و پیرەمەگرون. ڕۆژی پێنجشەممە سەی ڕەشەمە کۆمپانیایەکی پاکردنەوەی زبڵ و خاشاک لە سنووری پارێزگای سلەیمانی ڕایگەیاند بەهۆی نەدانی موچەکانیان ماوەی 10 ڕۆژە کارەکانیان لە قەزای دووکان و پیرەمەگرون ڕاگرتووە. جێگری بەڕێوەبەری کۆمپانیای شکار بۆ خزمەتگوزاری و پاکردنەوەی شاری سلەیمانی لەو بارەوە ڕایگەیاندووە کە تاوەکو ئێستا شایستەداراییەکانی ژانڤیەی ئەم ساڵی کارمەندەکانمان خەرج نەکراوە. کۆمپانیای شکار زیاتر لە 900 کارمەندی لە نێو شار و دەرەوەی شاری سلەیمانی هەیە کە لەگەڵ دوو کۆمپانیای دیکە ئەرکی پاکردنەوەی خۆڵ و خاشاکی سلەیمانیان لە ئەستۆدایە. پارەی کارمەندانی نێوشار خەرج کراوە، بەڵام شارەوانی پێیگوتین پارە بۆ کارمەندانی دەرەوەی شار نەماوە، بۆیە 10 ڕۆژە کارەکانمان لە دووکان و پیرەمەگرون ڕاگرتووە. دەست بەسەرکردنی سی تۆرۆریستی سەر بە داعش لە هەرێمی کوردستان. دەستگای یاسایشی هەرێمی کوردستان ڕۆژی پێنجشەممە ڕایگەیاند 30 تۆرۆریست کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بانگەشیان بۆ داعش دەکرد دەست بەسەر کردووە. بەپێی زانیاریەکان بەڕێوەبەرایەتی ئۆپەراسیۆنەکانی دەستگای یاسایشی هەرێمی کوردستان زانیاریان لەسەربوونی دوو گروپ لە دەڤەری پشدەر و بیتوێن دەستکەوتووە کە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە فکرەی توندڕەویان بڵاو کردوێتەوە. هەروەها پیلانیان هەبووە بچنە ڕیزەکانی داعش و ببنە چەکداری ئەو گروپە. بە وتەی بەڕێوەبەرانی دەستگای یاسایش ئەو دوو گروپە بۆ ماوەی 20 ڕۆژ لەژێر چاودێری چڕوپڕدا بوون و پاش وەرگرتنی فەرمانی دادوەر لە قەڵاتزێ 10 کەس دەست بەسەر کراون کە 2 کەسیان ژن بوون. لە درێژەی و هەڵمەتە بەرفراوانەدا لە ڕانیا، قەڵاتزێ، ژاراوە، حاجیاوە و شکارتە 20 لە ئەنگری دیکەی داعش دەست بەسەر و ڕۆبەڕۆی یاسا کراونەتەوە. سەپاندنی سزای نوێ بەسەر نەرگز مەنسووری. محەممەد موقیمی پارێزەری دادگوستەری ڕۆژی پێنجشەممە سەی ڕۆژشەممە ڕایگەیاند نەرگز مەنسووری لەلایەن لەقی 28 دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 3 ساڵ زیندان مەحکوم کراوە. بە وتەی و پارێزەرە حکمی تازەی نەرگز مەنسووری لە غیابی پارێزەرەکەی و لەسەر پەروەندەیەکی تازە دەرکراوە. نەرگز مەنسووری دووجار لەلایەن ئەفسەری جێنشینی زیندان بە ناوی هادی محەممەدی هەڕەشەی کوشتنی لێکراوە. ئەو چالاکە سیاسیە لە واژۆکارانی بەیانیەی 14 کەس بۆ دەست لە کارکێشانەوەی خامنەیی بووە و مانگی گوڵانی ساڵی ڕابردوو لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر کراوە. ناوبراوە ساڵی 98 لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتەکانی ئیجتیماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی و تەبلیغ دژی نظام بە 6 ساڵ زیندان و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکان مەحکوم کرابوو. سەپاندنی تۆمەتی بێڕەزی بە پێغەمبەر بەسەر سابر باڵاندا لە زیندانی شیراز. بە پێی راپۆرتی ماڵپەڕی دادبان سابر باڵاندا بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی عادڵابادی شیراز بە تۆمەتی بێڕەزی بە پێغەمبەر مەحکوم کراوە و ئەگەری هەیە ڕوبەڕووی سزای قورس بێتەوە. سابر باڵاندا تەمەن 35 ساڵ و خەڵکی ڕوتسەری سەر بە پارێزگای گیلانە کە لە مەراسمی ڕۆژی کوورژ لە پاسارگاد لەلایەن هێزانمنیەکانەوە دەست بەسەر و بۆی ئاشکەنجەی سەختەوە پەراسوەکانی شکاوە. ناوبراو بۆ ماوەیەک لە نەخۆشخانەیەکی دەرونی بەسەری کرا و پاشگەڕاندنەوەی بۆ زیندان توانای قسەکردنیشی لەدەستداوە. بە پێی یاسای شەریعەتی ئیسلام تۆمەتی بێڕێزی بە پێغەمبەر ئەو بەندکراوە ڕوبەڕووی سزای ئیعدام دەکات و ئێستا گیانی لە مەترسیدایە. خۆپێشاندانی کەشاوەرزان لە ئێسلۆڤاکی. ڕۆژی پێنجشەممە سەی ڕەشەمە کەشاوەرزانی وڵاتی ئێسلۆڤاکیش پەیوەست بە ئامانگرتنی کەشاوەرزانی وڵاتی دیکەی ئوروپایی بوون و شەقامەکانیان داخست. بە پێی راپۆرتەکان کەشاوەرزان لە وڵاتانی فەڕەنسا، ئاڵمان، هۆڵاند، ئیتالیا، ئیسپانیا، لەهستان، ڕۆمانی، بۆڵغارستان، بلژیک و ئێسلۆڤاکی بەمانگرتن و داخستنی شەقامەکان ناڕەزایەتی خۆیان لە سیاسەتەکانی یەکیەتی ئوروپا نیشان داوە. کەشاوەرزان خوازیاری زیادکردنی حەقدەست، کەمکردنەوەی نرخی سوتەمەنی، قەدەغەی ئاوردەکردنی بەرهەمی کشت و کاڵی دەرەکی، کەمکردنەوەی باج و تەزمینی کڕینی بەرهەمەکانیان بە نرخی گونجاو بوون.
ئیدامەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و باشووری لوبنان. ڕۆژی پێنجشەممە سێ ڕەشەمە ئەرتەشی ئیسرائیل چەند ناوچەی لە کەرتی غەزە و باشووری لوبنان کردە ئامانج و بەهۆیەوە چەندی کەس بوونە قوربانی. بەپێی راپۆرتەکان فڕۆکەکانی ئیسرائیل ئاپارتمانێکیان لە شارۆچکەی کەفەرڕەمانی لوبنان کردوتە ئامانج و بەهۆیەوە سێ ئەندامی حیزبوڵڵا کوژراون. هەروەها بەهۆی تۆپباران و بردومانی چەند ناوچە لە کەرتی غەزە 48 کەس کە زۆربیان ژن و منداڵ بوون گیانیان لە دەستاوە و 130 کەسی دیکەش بریندار بوون. شایانی باسا کە سێ ئەندامی سوپای قودسیش ڕۆژی ڕابردوو لە هێرشی موشەکی ئیسرائیل بۆ سەر سووریا کوژراون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی 18 کەس بەهۆی ئاگرکەوتنەوە لە ئیسپانیا. ڕۆژی پێنجشەممە ئاگر لە تاوەرێکی نیشتەجێبوون لە شاری واڵەنسیای ئیسپانیا کەوتۆتەوە و بەهۆیەوە 18 کەس کوژران و بریندار بوون. بەپێی راپۆرتەکان ئەو ئاگرە لە بینایەکی 14 لە گەڕەکی کامپانار کەوتوتەوە و 138 یەکەی نیشتەجێبوونی سووتاندووە. بەو تێبەر پرسانی ئاگرکوژێنەوەی واڵەنسیا ئەو تاوەرە 450 دانیشتووی هەبووە کە 4 کەسیان گیانیان لە دەستاوە، 14 کەس بریندار بوون و 20 کەسی دیکەش ون بوون و گەڕان بە دوایاندا بەردەوە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و کامەران.